ئیمڕۆمەوێ سەبارەت بە چاکسازی معرفی لە کەسانێک کە توش بوون بە نەخۆشینی دەرونی وە تەمەنیان لە 18 ساڵ زیاترە قسە بکەم. پێش هەموو شتێک پێش ئەوەی کە ئەسڵ بین باسی چاکسازیەکە بکەین، چۆنیەتی چاکسازیەکە بکەین، ئەبێ سەبارەت بۆ قسە بکەین کە چۆن تەشخیصی بەم، چۆن بزانم کە چ نوع مشکلێکی بۆ پێش هاتووە، ئەم گیر و گرفتەی کە بۆی پێش هاتووە، ئەم کێشە کە تووشی بووە لەسەر چ بەشێک لە مێشکی ئەسەری داناوە، ئەو بەشە چ کارێک ئەنجامەدا و من چۆن بێم لەسەری کار بکەم تا بتوانم بیگەێنمەوە بۆ حەدی نۆرماڵی یا نزیکی کەمەوە بە حەدی نۆرماڵ. بۆ دروستکردنی پوشەی شناختی یا پرۆفایلی شناختی بۆ هەر ئینسانێک لە ژوور 18 ساڵەوە قسەریکەم قساکەم، چەند شت زۆر گرینگە. یەکێ لەوانە برین مەپینگە، نەخشەی مەغز، نەخشەی مێشک. برین مەپینگ چۆن دروستە بێت؟ ئێمە ئەبێ بە دەستگا و تەجهیزاتێکە هەمانە، بە جەهازێکە هەمانە لە مەتەبەکانمانە بین ئەو ئەمواجی مێشک کە پێشتر باسمان لێ کردووە بەرداشتی یەکەین لە مێشکی ئەو کەسێک کە دێ بۆ لامان، ئەو سنسۆرانە کە لەسەر مێشکی دامانناوە ئەو ئەمواجە ئەنێتە سەر و ئەیخاتە سەر کامپیوتەرێک و ئەو کامپیوتەرە ئەیکا بە تەسویرێک بۆ ئێمە، ڕەسمێک بە ئێمە نیشانەدات، ئەڵێ ئەم مێشکە ئەلان ئالەم کاتەیە خەریکە ئابم شێوازە کارەکات. اینجا نەرمەفزارێک، سافتوێرێکی ترمان هەیە کە دێت ئەم کارکردنی مێشکی ئەلانی من لەگەڵ مێشکی نۆرماڵی هاوعمری خۆم، هاوتەمەنی خۆم تاقیە کاتەوە، یان خاتە پەنای یەکۆ و پێم بەڵێت ئایسا ئەم مێشکە نسبەت بە مێشکێکی نۆرماڵ ئەم نامیزانیانەی هەیە، ئالێرەیە ئەم مەوجە ئیزافەیە، ئالێرەیە ئەو مەوجە کەمە، ئالێرەیە ئەم مەوجانە تەداخولیان هەیە بەیەکەوە. کەواتە من بەم کارە نەخشەیەکی مەغزیە، برین مەپینگێکی چاکم دەستکەوتووە کە پێم ئەڵێت ئەو مێشکە ئەلان چۆن کارەکاوە، وەزیەتی بە نسبەتی مێشکێکی نۆرماڵ چۆنە. بەڵام ئەمە خۆی بە تەنهایی نابێتە سەبەب و دلیل بۆ ئەوم بێم بەرچەسپێک بدەم لەو فەردا، یا پێی بڵێم ئەو شەخسە ئەم نەخۆشینەی هەیە یا تووشی ئەم کێشە بووە. لە کەناری ئەمەیە ئیسە کە من ئەمەمزانی پێم ئەڵێ دەی تۆ ئەلان ئەم مەوجەی تووشی کێشە بووە. من بۆ تاقیکردنەوەی باشترین مێشک ئەبێ بێم یەک سری نەرمەفزار یا سافتوێری ترمان هەیە، دەیتاهایەکی زۆر دەقیقتر بە من ئەدەن، بێم لەوانە ئیستفادە بکەم کە ئێتفاقەن ئەوانیش بەیسیان لەسەر کامپیوتەرە. یعنی من ئەبێ بێم لەو نەرمەفزارە، لەو سافتوێرە کامپیوتەریانە کە بۆ تاقیکردنەوەی مێشکن کەڵکوەر بگرم و لەوانە استفادە بکەم بۆ بزانم ئەو فەردەکە ئایا لەم تیکە لە مێشکیان مەوجێک تووشی مشکل بووە، واقعاً مشکلەکە سەبارەت بەم ئەتەنشەنە، سەبارەت بە مێمۆریە، سەبارەت بە لێرنینگە چۆنە. تێستایەکی زۆرمان هەیە، ئەبزارهایەکی زۆرمان هەیە، وەکو تێستی IVA کە بۆ ئەتەنشەن استفادەی لێەکەین، وەکو تەستی ویژوال مێمۆری کە بۆ مێمۆری استفادەی لێەکەین، وەکو تەستی ئستروپ کە دیسان بۆ ئەتەنشەن استفادەی لێەکەین، گۆ باک، ئنگۆ باک و زۆرتر لەو تێستانەکە زۆرێکیان ڕەنگە بە سوورەتی دەستی هەمومان بیناسین لەسەر کاغەز و میداد کارمان پێکرده بێت، بەڵام ئەلان دنیای مۆدێرن وای لێ هاتووە کە هەمووی هاتوۆتە سەر سیستم و کامپیوتەر و لە دوای تێستەکەم من دەیتایەکی زۆر باش لەبەر دەستمایە کە ئەمەوێ ئەم دوودانە دەیتا، یعنی ئەوەی کە لە برین مەپینگەکە بەدەستم هێناوە و ئەوەی کە لەم جەهازانە بەدەستم هێناوە بەیەکەوە ئەیان خەمە سەر تایتراز و هەڵیانە سەنگێنم، بزانم ئایا ئەم شەخسە کە هاتووە بۆ مەتەبەکەی من بەم تابلۆ نەخۆشینەوە کە هەیەتی، بەم پلێکسوزە بالینیەوە کە هەیەتی، ئەم کێشانەی توش بووە یان نا. بۆ وێنە لە نەزەری بگرن کەسێک تووشی دپرێشن بووە، دێ بۆ مەتە بوو ئەڵێم من بێتاقەتم، ئەلامی دپرێشن تەوزیح دات، حاڵەتی گریانم هەیە، حاڵەتی ناڕەحەتیم هەیە، حەوسەڵەم نەماوە، شتم لە بیرەچێتەوە، فکری وەسواسم زۆرە، فکر زۆر دێتەوە ناو مێشکم. من ئەیهێنم برین مەپینگێکی لێگرم، برین مەپینگەکە بە من ئەڵێ کە لە دوو مەوجە تووشی کێشە بووە، دوای ئەیهێنم تەستی لێگرم، ئەبینم تەسگیری ئەم شەخسە هاتوۆتە خوارەوە، ئەتەنشەنی هاتوۆتە خوارەوە.
تسی مموری لی اگرم ابینم مموری توشی مشکل بوا باشتی لبیر نامینید و هر آوانا استرسی ام فردا بات سروا دی چاره چیه لیرا دیم به تشخیصی کی دروس اگم که ام فردا به پلکسوزی بالینی دیپرشن وا که تو بولای من لەگەڵ ئەم دپرشنەیە تووشی کێشەی ئەتەنشن و مێمۆری و لێرنینگیش ڕەنگە بوو بێت چون ئەگەر ئەوانە نەبن ئیتر لێرنینگێکی باشی اتفاق ناکەوێت ئەمجار دێم بۆ چاکسازی ئەم مشکلانە کۆمەکی ئەەکەم و دەرمانی پێدەم دەرمانەکە ڕاهێنانێکی دروستە دیسان بە ئەبزاری کۆمپیوتەری و بە ئەبزاری میداد و کاغەز و زۆرشتی ترکە ئەکرێ لەگەڵی کار بکرێت پس کەوابوو بەشی زۆر گرنگی دەرمان و چاکسازی لە نەخۆشینە معریفیەکانە لە کێشە معریفیەکانە تەشخیص یان ناسینی زۆر باشی کێشەکەیە کە ئەویش ئەبێ بەش بە بەش جەهازەکانی بناسێنرێت و لە داهاتووە زیاتر قسە لەماکەم لە دوای ئەوە کە باش ناسیمان کە ئەلان کێشەکە چییە و لەکوێوە کێشە ساز بووە ئەمجار دێمە سەر ڕاهێنانەکان و دەرمانەکان بۆ هەر کام لەمانە ڕەوشێکی جەدید یان وا باشترە بڵێم جەهازێکی جەدید هاتووە کە ئێمە توانین بەکاریان بێنین بۆ وێنە من ئەلان سافتوێرێکتان پێ ئەناسێنم بەناو کاپتان لاک کە وەختێک تۆ ئەتەوێت لە کاپتان لاک ئیستفادە بکەیت زۆر بە سادەیی تۆ ئەتوانی ئەتەنشن ئەنواعی مێمۆریەکان ئەنواعی لێرنینگەکان لە ناویە ببینیتەوە و هەمزەمان لەگەڵ ئەوەی کە تۆ خەریکی لەو سافتوێرە ئیستفادەکەی هەر لەگەڵ خۆیە سنسۆرەکانیش لە مێشکی و شخصی کە ئەوێ ئیستفادەی لێ بکا و کەڵکی لێ وەربگرێت وەسڵەکەی و خەریکی بە سنسۆرەکانی خۆی کۆمەکی ئەەکەی کە بتوانی باشتر ئەم کارەی پێ ئەنجام بدەیت جام سنسۆرانە کە ئەیدەین لە مێشک و مێشک خەریکە مەوجەکانیە نێرێ بۆ ئەو دەستگا ئەو پەردازشگەرە ئەو وەسیلەکە و جەهازەکە پرۆسەسینگی ئەم مەوجانەکات هەروە لەو کاتەیشە مێشک خەریکە وەڵامی چەند پرسیارەداتەوە لەسەر کۆمپیوتۆر ئیسا تێستێک حەلەکات یان خەریکە کایەیەک ئەباتە بەرەوە یا هەر ئەو نەرمەبزارە و سافتوێرەی کە ناوم بر بۆتان کاپتان لاک خەریکە بە کاپتان لاک کارەکات هەر لەو کاتەیە من خەریکم هەم مەوجەکانی مێشکی ئەبینم هەم لەو کاتەیە خەریکە لەسەر ئەو کۆمپیوتەرە کارەکات کۆمپیوتۆر کۆمەکیەکە کە مەوجەکانی مێشکی بە ڕەوشی کاندیشنینگ یا کاندیشنکردن تەنزیمی بکاتەوە بیخاتەوە سەر ئەو مەوجە نۆرماڵە یا ئەو تەنزیمە نۆرماڵە کە ئینسانێکی نۆرماڵ لەو حاڵەتەیە قەراری گرتووە ئەمە بەشێک لە کارێکە کە ئێمە لە چاکسازی معرفی بۆ ئەو کێشە دەرونیانە ئەتوانین بیکەین بۆیان بەشێتر لەو کارانە کە ئێمە ئەتوانین بیکەین ڕەوشێکە کە لە زووەوە زۆر لە زووەوە کاربردی بووە لە دەهەی هەفتاوە ئەم ڕەوشەدا هاتووە ڕەوشەکە پێشتر ECT ناوە بوو سایکیاتریستەکان لە ئۆتاق عەمەڵەکانە دوای بێهۆشی و دوایەوەی کە ئەو نەخۆشە ئاگای لە خۆی نامێنێت جەریانێکی کارەبای زۆر ئەدەن لە مێشکی ئەو نەخۆشە وەکو تەشەنوجێک وەکو گەشکەیەکی زۆر تون ئەو کەسە تووشی گەشکەی مێشکە بێت و دوای ئەوە ئەمجار بڕێک لە حاڵەتەکانی ئەگەڕێتەوە بۆ حاڵەتی عادی ئەم کارەبا تەئسیری چییە کە ئەتوانێت ئەو کەسە دوای کارەباکە نۆرماڵ بێتەوە زۆر سادە و زۆر بە زمانێکی سادە بڵێم بۆتان لەو نۆرۆترانسمیتەرانەی کە لە مێشکان ئەو مەوادە شیمیاییانەی کە لە مێشکە پەیامی عەسەبی لە نوختەیەکەوە بۆ نوختەیەکی تر انتقالەدەن بەم گەشکە شدەتیان یان نەوعیان تاغیرەکات بەستە بە جێیەکە ئەو کارەبای لێ ئەدەی هاتن ئەم ڕەوشەیان سادەتر کردووە وتیان بین ئەم ڕەوشە کلینیکاڵ بکەینەوە بین ئەم ڕەوشە کارێکی لێ بکەین کە بتوانین بۆ نەخۆشهایەکە بۆ کەسانێکە زۆر کێشەکەیان تون نییە زۆر کێشەکەیان سەخت نییە کەڵکی لێ وەربگرین چی بکەین دەستگایەکیان دروست کرد بەناو دەستگای TDCS Transcranial Direct Current Stimulation بەکارچی لێم دەستگا ئەم دەستگا لە ماکزیمۆم تەوانی ئەتوانی 2 میلی ئامپێر جەریانی کارەبا بدەی بە مێشک لەو نوختەکە پەدەکانی دانێت وە کەڵکی لێوەربگری بۆ ئەم تاغیرە لە نۆرۆترانسمیتەرەکانە
ئەم کەڵکە ئەبێ بەوەکە ئەو کەسە کە تووشی ئەم کێشە دەرونیە بووە بە تاغیردانی کارکردی مێشکی تۆ خەریکی ئەم کەسە هێنی تۆ بۆ حاڵەتێکی نۆرماڵ خەریکی ئەم کەسە نزیکەکەی تۆ بە حاڵەتێکی نۆرماڵ بە زووترکردنەوەی ئەم کارە واتە ئەم نەخۆشە کە دێ بۆ لای ئێمە هاوکات لەگەڵ ئێمە خەریکە دەرمانیش ئەخوات هاوکات لەگەڵ ئێمە خەریکە دەرمانەکانیش مەسرەفەکات بەڵام لە کەنار ئەوەیشە دێ لەم دەستگا و لەم جەهازەیش کەڵک وەرەگرێت و ئەبێتە دەرمانێکی زووترکردنەوەی چارەسەرکردنی کێشەکەی هەروەها دوای ئەم جەریانی کارەبا هاتن لە جەریانی مەگنەتیک مێغناتیس وتیان دەی کارەبا خۆی دێت ئەم تاغیراتەکە ئەنجام بدات ئێمە لە سەدحا ئەم شۆکەدا ئەنین بۆچی لە عمقیشە ئەم تاغیراتە ئێحساسەکەین دیان مەیدانێکی مەگنەتیک دروستە بێت لەم کارەبا کە ئەم مەیدانە مەگنەتیکە لەسەر عمقی مێشکیش خەریکە تاثیر دانێ خەریکە ئەسەر لەسەر ئەو لایە زیرینان ئەو لایە ژێروانەی مێشک دانێت وتیان دەیبین خۆمان بە دروستکردنی مەیدانێکی گەورەتر و شدەتی زیاتر بین مێشک زیاتر تەحریک بکەین دەی چی بکەین هاتن دەستگایەکیان بە ناوی دەستگای RTMS بە وجود هێنا کەشفیان کرد ئەم دەستگاوە دروستیان کرد و RTMS بە دروستکردنی مەیدانێکی مێغناتیسی گەورە تأثیرێکی زۆر لە ناو مێشکا دانێت ئەو تأثیرە هەتا لایە ژێروەکانی مێشکیش ئەچێت هەتا وەکو نێبەیزاڵ گانگلیا ئەچێت و تأثیرەکانی وایەکە ئەو کەسە کە تووشی کێشەی دەرونی بووە بۆ وێنە دێپرەشن لەگەڵ دەرمان ئەگەر لەم دەستگا کەڵک وەربگرێت ڕەنگە دوای 4 یا 5 جەلەسە بە تەواوی کێشەکەی لەو فازی حادە خارج بوو بێت و واردی فازێکی مزمن ئەبێتەوە ئیتر ئەو حاڵەتە نەخۆشینە دەرونیە سەختەی نامێنێت ئەمە زۆر اتفاقێکی جدید و زۆر اتفاقێکی مهم و مثبت بوو لە جەریانی سایکیاتریە کە ئەلان زۆرێک لە سایکیاتریستەکان خەریکن لەم دەرمانە کەڵک وەرەگرن زۆرێک لە کلینیکال سایکۆلۆژیکەکان خەریکن لەم دەرمانە کەڵک وەرەگرن ئێمەش بە عنوان پسپۆری چاکسازی معرفی بە عنوان پسپۆری دەروونناسی معرفی کە کارمان مێشکە و کارکردنی مێشک زۆر بە باشی ئەتوانین لەم دەستگا کەڵک وەربگرین ئەگەر زۆر بە سادەیی بمەوێت لەسەر گەورە ساڵەکان قسە بکەم جیا لە ئەم دەستگا و جەهازانە کە باسم کرد بۆتان کە هەمووی زۆر بە کورتی شەرح دران کار کام چ کارێک ئەنجامەدەن یەک سری سافتوێریشمان هەیە کە ئەم سافتوێرانە کارکردیان بەم شێوازەیە کە بە کۆمەککردن بە مێشک بە ڕاهنماییکردن و ڕێنماییکردنی مێشک کۆمەکی ئەکەن کە بتوانێت بگەڕێتەوە بۆ حاڵەتی نۆرماڵ زۆرن ئەم سافتوێرانەوە ئەلان لەمەیان ناگونجێ کە من بێمدانە بەدانە ناویان بەرم بەڵام بۆ هەر کام لەم کێشانە توانین زۆرێک سافتوێر ناوبەرین لە داهاتوو ئایشەڵا لە بەشای داهاتوو کە باس بە وردی ئەەکەین لە ئەتەنشن و مێمۆری زۆرێک لەم سافتوێرانەتان پێ ئەناسێنم هیوادارم کەڵکی لێوەربگرن و بەکاری کلینیکەکانتان بێت